سڵاوتان لەبێ. بریکاری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند هێزەکانی لیوای هەشتی پێشمەرگە لە سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. ئەنوەری حاجی عوسمان بریکاری وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم بە هێنارتی ڕاگەیاند هیچ هێزێکی دیکە ڕەوانەی ناوچەکانی نێوان هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان نەکراوە، بەڵام بۆی ئەو بۆشایی لە عێراق دروست بۆ هێزەکانی لیوای هەشتی پێشمەرگە لەو ناوچانە خراونەتە حاڵەتی ئامادەباشیەوە. بەرەبانی ئەمڕۆ سێ بۆمبی چێنراو لە ناوچەی کوڕنیش لە کەرکووک تەخینەوە باهۆیەوە کەسێک کوژرا و 30 کەسی تریش بریندار بوون. سەرچاوێک لە پۆلیسی کەرکووک بە هێنارتی ڕاگەیاند سێ بۆمبی چێنراو لە مەیدانی فرۆشتنی ئاژەڵان لە ناوچەی کۆڕنیش تەقینەتەوە بە ئاوتەی سدیق عومەر بەڕێوەبەری فەرمانگەی تەندروستی کەرکووکیش لە هەر سێ تەقینەوەکەدا کەسێک کوژرا و 30 کەسی تریش بریندار بووە. ئارام ڕۆ دو ئۆتۆمبیلی بۆمبڕێژکراو لە گەڕەکێکی تورکماننشینی قەزای دووس خورمات و تەقینەتەوە باهۆیەوە سێ کەس کوژراون و 52 کەسی تریش بریندار بوون. سەردار ئەحمەد ئەندامی ئەنجومەنی قەزای دووس خورمات و بە هێنارتی ڕاگەیاند تەقینەوەکان لە نزیک فەرمانگەی کشتوکاڵی قەزاکە تەقیونەتەوە باهۆیەوە بە پێی ئامارە سەرەتاییەکان سێ کەس کوژراون و 52 کەسی تریش بریندار بوون و زیاد لە 10 خانوو لە شوێنی ڕووداوەکە ڕووخاون. بەوەیەوە کە سوکایەتی بە پارلەمان کردووە و هانی پارلەمانتارەکانی داوا ئامادەی دانیشتنی بە پەلەو ناسایی پارلەمان نەبن، سەرۆکی پارلەمانی عێراق ڕەشەی کرد سکاڵایەکی دادوەری دژ بە نووری مالکی سەرۆکی حکوومەت بەرز بکاتەوە. سامون جەفی مالیکی بە ڕێزنەگرتن لە دەسەڵاتی یاسادانان تۆمەتبار کرد و تاکیدی کردووە کە ئەو هیچ کێشەیەکی کەساتی لەگەڵ خودی مالیکیدا نییە. سەبارەت بە پێکێنانی یارێمەکانیش نوجەیفی وتی پێکێنانی یارێمەکان یاسایی و دەستورین. تاکیدیشی کردەوە پارلەمان نەداوای پێکێنانی دەکا و نەدژایەتیشی دەکات. سەرۆکوەزیرانی عێراق دەستخۆشی لە پێکێنانی هەرێم کرد لە پارێزگاکانی خۆراوەی عێراق کە گەر هاوڵاتیان ئێو پارێزگای خواستیان لەسەری هەبێت. داواشی لە شێخی عاشرەت و ڕۆشنبیران کرد ڕوبەڕووی جەنگی تایفی ببنەوە و بانگێشتی بنیادنانی عێراق بکەن. نووری مالکی ڕاشی گەیاند ئەوانەی بانگەواز بۆ شەڕی ناوخۆ دەکەن لەگەڵ حکوومەت و زانایانی ئاینی و ڕۆڵەی عاشیرەتەکان بە ڕێگەیەکی داخراو گەیشتوون. تیشیگەر بە ئاشتیانە دانیشتوون پارێزگاکانی خۆراوە عێراق داوای پێکێنانی هەرێم بکەن ئەوە ئەوان ڕێگر نابن بەبەرجێک باپی یاسا و دەستور بێ و بەهێز نەبێت. پارلەمانتارێکی عێراق سەر بە عەرەبەکانی کەرکووک داوای لەوانە کرد کە دەیانەوێت هەرێم لە پارێزگاکانی خۆراوە پێک بێنرێت خاوەن ورەیەکی بەهێز بن و داوا لە دەسەڵاتدارانی کورد بکەن یاسای دیاریکردنی سنووری ئیداری پارێزگاکان بکێشنەوە. لە بەیاننامەیەکدا ئەمڕۆ عومەر جوبوری ڕایگەیاند پرۆژە یاسای مارکردنەوەی سنووری ئیداری پارێزگاکان کە ئاجرا تاڵەبانی سەرۆکۆمار عێراق پێشکەش بە سەرۆکایەتی پارلەمانی کردووە ئەڕەشێکی ڕاستەوخۆیە بۆ سەرێکێتی و پارێزگایانە و ئەو سنوورەش کە ئێستا هەیەە داواشی لەو کەس و لایەنانە کرد کە دەیانەوێت چەند هەرێمێک لە پارێزگاکانی خۆراوە پێک بێنرێت بە پارێزگایی کەرکووکیشەوە. بەهۆی ئەو زریان و گەردەلوولەی ڕوبەڕووی بۆیەوە باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا وڵاتە یەکگرتووەکان کە لە ویلایەتی هۆمایی وەک ناوچەیەکی کارەساتبار ڕاگەیاند و بەڵێنشیدا هەموو یارمەتیی پێویست پێشکەش بەو ویلایەتە بکات. ئەوە لە کاتێکدایە دەستگاکانی ڕاگەاندنی ئەمریکا ئاشکرایان کرد کە بەهۆی ئەو گەردەلوول و زریانە بەهێزەی شاری مۆری لە ویلایەتی ئۆکلاهۆمای لە باشووری وڵاتەوە گرتوێتەوە لە نیکەم 91 کەس گیانیان لەدەستداوە کە 20 منداڵ لە نێوانیاندا هەروە دەیانی تریش بریندار بوون. کورتەیەک لە هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بن.